گەرم و گەشتین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا خۆشحاڵین کە جارێکی دیکە لە بەرنامەی ئێمە و بینەرانەوە دەبینە میوانی ماڵەکانتان. لەم بەرنمەیەدا وەکو بەرنمەکانی ڕابردوو کۆمەڵێک بابەتی جۆراوجۆر پێشکەش دەکەین و تا جێگایەکە مەجەل هەبێ وەڵامی پرسیارەکانی بینەران دەدەینەوە. لەلایەن منیشەوە سڵاوتان پێشکەشی وادارم کە لە هەر کوێکەن ساغ و سلامەت بن و مەجالیەوەتان هەبێت کە تا کۆتایی بەرنمەکە لەگەڵمان بن. دوای ناوبڕێ دەگەڕینەوە لاتان. ڕۆژی 21 پوشبەر لەلایەن ڕژیمەوە وەکو ڕۆژی حیجاب و عیفاف دیاریکرابوو. بەڵام ژنانی ئازادە لە ئێران ئەو ڕۆژەیان کرد بە ڕۆژی
توور هەڵدانی حیجاب و هەڕەشەکان و هێزی زۆر و زەبەندی ڕژیم لەسەر شەقامەکان نەیتوانی پێش بەو حرەکەتە جەسوورانەی ژنان بگرێ. هاوکات ئیمام جومعەکان و کاربەدەستانی کۆنەپەرست کە دەیاندیت نە هەڕەشە و نافریوکاری ناتوانێ پێش بەڕەوتی ڕوولەگەشەی خەباتی ژنان بۆ ئازادی و یەکسانی و لە دژی حیجابی ئیجباری بگرێ، داماوانە نیگەرانی خۆیان بەرامبەر بەم حرەکەتەیە دەربڕی. ئەم قسە و باس و نیگەرانیە هاوکاتە لەگەڵ ئەوەی کە نیشانەی ئەو پەڕی کە لە وشکی و دواکەوتویی ئەو کەسانەیە لە هەمان حاڵدا بەیانگەری ئاڵوگۆڕێکی واقعیە کە لە هەلومەرج و هاوسەنگی هێزی ئێستای کۆمەڵگادا پێکاتووە. لە ڕاستیدا بەشداری بەربڵاوی ژنانی ئازادیخواز لە ناڕەزایەتیەکانی چەند مانگی ڕابردوو جەسارەت و ورەی هێرشبەرانەی ئەوان لەم حرەکاتانەدا سەرچاوەی ئەم بێڕێزیە بەربڵاوەیە کە ئەمڕۆ لە بابەتێکی وەکو حیجابی زۆرە ملێدا خۆی نیشان دەدات و ئیمام جومعەکان و کاربەدەستانی ڕژیمی نیگەران کردووە. بەشداری بەربڵاو و جەماوەری ژنان لەم هەڵمەتە کۆمەڵایەتیدا سەلماندی کە ژنانی ئێران بۆ وەدیهاتنی مافە ئینسانیەکانی خۆیان پێیان ناوەتە ناو خەباتێکی سەنگەر بە سەنگەر و هیچ هەوڵ و کردەوەیەکی جنایەتکارانەی کۆماری ئیسلامی ناتوانێت زەرێک لە عەزم و ئیرادەی ئەوان بۆ درێژە پێدانی ئەم خەباتە کەم بکاتەوە. ئەمڕۆ نەتیجەی ئەم خەباتە بوێرانە لە جەماوەری بوونەوەی خەبات لە بەرامبەر حیجابی زۆرە ملێدا دەبینین. ئاشکرایەکە مەسەلەی حیجابی زۆرە ملێ تەنیا یەکێکە لە شێوەکانی ستەم بۆ سەر ژنان لە کۆمەڵگای ژێردەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا. خەبات لە بەرامبەر حیجابی زۆرە ملێ ئەو بوارە نییە کە خۆی لە خۆیدا قوڵایی خەباتی ڕزگاری بەخشی ژنان لە ئێران نیشان دەدات، بەڵام خۆڕاگری لە بەرامبەر ئەم یاسا و سنەتە دواکەوتوویە کە ئەمڕۆ بووەتە هێمای خۆڕاگری لە بەرامبەر یاساکانی ئیسلامی و سەرپێچیکردن لە فەرمانەکانی حکوومەتی. دیاردەی بێحجابی کە بەم شێوەیە کاربەدەستانی کۆنەپەرستی ڕژیمی نیگەران کردووە، ئەمڕۆ لە ئاستێکدایە کە ڕژیم توانایی کۆنترۆڵکردنی نەماوە. تەنانە دەو هێزانێکە بە مەبەستی ترساندن و پاشەکشەکردن بە جەماوەری ملیۆنی ئەو ژنانەی کە لە ڕێگای بردنەسەرەوەی ڕووسەریەکانیانن بە شوێنەی و هەنگاو بە هەنگاو ڕژیم و یاساکانیان بردووەتە ژێر پرسیار، ڕەوانەی سەر شەقامەکان دەکرێن، نەیانتوانیوە بەر بەم ڕەوچە بگرن. جەماوەری بوونەوەی هەرچی زیاتری ئەم خەباتە ڕژیمی تووشی داماوەی سەر لێ شێواوی کردووە. هاتوو هاواری ئیمام جومعەکان و نوێنەرانی مەجلس سەرمێنەری ئەم ڕاستیە و دانپێدانان بە شکستی ڕژیمە. کۆماری ئیسلامی لە ماوەی 43 ساڵ دەسەڵاتی خۆیدا لە هیچ سەرکوت و جنایەتێک لە دژی ژنانی ئەم وڵاتە درێغی نەکردووە. واتانە لە بواری پەسەندکردنی یاسا و ڕێسای نوێ و نە لە بواری سەرکوت و توندوتیژی ڕاستەوخۆ بۆشاییەکی نەهێشتوەتەوە تا ئەمڕۆ بیهەوێت پڕی بکاتەوە. بەڵام لە ڕاستیدا سەرچاوەی ئەسلی نیگەرانیەکانی بەرپرسانی ڕژیم بریتە لەو جێگا و شوێنەی کە ئەمڕۆ بزوتنەوەی ڕزگاری ژنان بەدەستی هێناوە. بزوتنەوەی ژنانی ئێران بەهۆی حوزور و بەشداری بەرچاوی خۆی لە خەباتی جەماوەری و ئازادی خوازانی خەڵکی ئێران بۆتە خاوەنی اعتبارێکی کۆمەڵایەتی. هەڵسوڕاوان و پێشڕەوانی ڕادیکاڵی بزوتنەوەی ژنان تەجروبە و متمانە بەخۆیان زیاتر بەدەستهێناوە. خۆڕاگری لە بەرامبەر حیجابی زۆرە ملێ بەردەوام یەکێک بووە لە تایبەتمەندیە بەرجەستەکانی بزوتنەوەی ڕزگاری ژنان لە دژی دیکتاتوری مەزهەبی و دژە ژنی کۆماری ئیسلامی. ئەم خۆڕاگریە وەڵامێکە بۆ سیاسەت و کردەوەی نامرۆڤانەیە کە دەمێکە بۆ سەرکوتی خەباتی بەرابەری خوازانی ژنانی ئێران شەمشێری لە ڕووەوە بەستووە. خەباتی هاوبەش و شانبەشانی ئەو ژن و پیاوانەی کە سەپاندنی حیجابی زۆرە ملێ وەک سوکایەتی و بێحورمەتی بە کرامەتی ئینسانی ژنان دەزانن دەتوانێت بە سەرکەوتن بگات. کاتی ئەوە هاتووە کە ژنانی ئێران بە توور هەڵدانی حیجابێکە بە زۆری سەرکوت بە سەریاندا سەپاوە بەکردەوە تەواوی ئەو یاسانەی کە لەم بوارەدا هەن هەڵبۆشێنەوە. کارێکی کە لەم بابەتەوە دەستی پێکردووە دەکرێت شەرگیرانە بە ئاکام بگات. گوش کن ای شب ای سیاهی، من همون خورشید فردام، من مخالف حجابم، دیگه روسری نمیخوام. گوش کن ای شب ای سیاهی، من همون خورشید فردام، من مخالف
ایستاده است منو از چیزی نترسون اون بهشتی که مسیرش زوره و ترسه و اجبار یه توهم پلیده از یه اندیشه بیمار گوش کن ای شب ای سیاهی من همون خورشید فردا من مخالف حجابم دیگه رو سری نمیخوام منو از چیزی نترسون من همینم که همینم تو دیگه تموم کارت دارم اون روزو میبینم منو از چیزی نترسون من همینم که همینم تو دیگه تموم کارت دارم اون روزو میبینم دارم اون روزو میبینم دارم اون روزو میبینم دەریاچەی ورمێ کە یەکێکە لە گەورەترین دەریاچەکانی ئێران و لە ڕووی سەرچاوەی سروشتی و حیاتەوە بەشێکی بەربڵاو لە سروشتی ئەم وڵاتە پێک دەهێنێت بە خێرایی لە حاڵی پاشەکشە و مەترسی وشکبووندایە. ئەم دیاردە چارەنووسی چارە هەڵنەگری ئەم دەریاچەیە نیە و دەکرا لە ساڵها لەوە پێشەوە بەر بەم ڕەوتە بگیرێت و هەڵبەت هێشتاش هەموو دەرفەتەکان بۆ ڕزگارکردنی ئەم دەریاچەیە لەدەست نەچووە. وشکبوونی دەریاچەی ورمێ نەتەنیا مەترسیەک بۆ سەر شوێنی ژینگە لە درێژماوەدایە بەڵکو و مەترسیەکە کە هەر ئێستا هەڕەشە لە ژیانی خەڵکی سەرجەم ناوچەکە و بەتایبەت ئۆستانەکانی ئازەربایجانی شەرقی و غەربی دەکات و ئاسەوارەکانی لە درێژماوەدا ئۆستانەکانی دەوروبەریشی دەگرێتەوە. بۆ بەدەستهێنانی لێکدانەوەیەکی عینی لەم مەترسیە هیچ پێویست بەوە ناکات بە دوای لێکۆڵینەوەی ئاڵۆزی زانستیدا بڕۆین بەڵکو هەر ئێستا نیشانەکانی پاشەکشەی دەریاچەی ورمێ لە شکلی سوێربوونی ئاوی بیرەکان و وشکبوونی باخەکانی نزیکی ئەو دەریاچەیە بە ئاشکرا بەدی دەکرێت. لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا ئاسی دەریاچەکە 90% کەم بووەتەوە. زەویە شۆرەکاتەکانی کنارەی دەریاچەکە ڕۆژ بە ڕۆژ پەرە دەسێنێت و ئاوەکانی ژێرزەوی سوێرتر دەبن. کێڵگە و مەزراکانی کنار دەریاچەکە لەگەڵ مەترسی لە ناوچوون بەڕۆڕووبوونەت و 50 ئاوای نزیکی ئەم دەریاچە هەر ئێستا چۆڵ بوون و لە ڕاستیدا هەڵکردنی بای سوێر لە داهاتوودا دەبێتە یەکێک لە هەڕەشە جددیەکان بۆ سەر ئەم ناوچەیە. لێکۆڵینەوەکان نیشانی دەدەن کە ئەگەر هەوڵی جددی بۆ پێشگرتن لەم کارەساتە شوێنی ژینگەیە بەڕێوە نەچێ ئەم دەریاچەیە لە ماوەی 10 ساڵی داهاتوودا بە تەواوی ویشک دەبێت. بە ویشکبوونی ئەم دەریاچەیە بیابانێکی بەربڵاوی دیکە لەم ناوچەیە لە ئێران شکل دەگرێت و بە سەرنجدان بە سوێربوونی ئەم شوێنە ژیانی خەڵکی ناوچەکە ئاڵوگۆڕی بەرچاوی بەسەردادێت. دوو پرسیاری بنەڕەتی لەم پەیوەندیەدا ئەوەیە کە یەکەم کامانن ئەو هۆکارانەی کە ڕەوتی وشکبوونی دەریاچەکەیان خەیراتر کردووە و هۆکارە ئینسانیەکان کە دەکرا پێشی پێبگرێت تا چه ڕادێ کاریگەری لەسەر ئەم مەسەلەیە بووە یان ئەوەی کە لە بابەت کەم تەرخەمی و چاوپۆشی لەم کارەساتە کە لە ماوەی 3 دەهەی ڕابردوودا بەردەوام بوونی هەبووە و دەیان جار لەم بارەیەوە هۆشداری دراوە دەبێت یەخەی چه کەسانە بگیردێت. دووهم ئایا پێشگرتن بە ڕەوتی وشکبوونی دەریاچەی ورمێ و بوژاندنەوەی سەر لە نوێی ئەم شوێنە ئیمکانی هەیە؟ سەبارەت بە هۆکاری ئینسانی ئاشکرایەکە بێگومان ئەو تەرح و گەڵاڵە دوور لە کارناسی و زانستانیەکە لە سیستمی ئیدارەی پڕلەگەندەڵی کۆماری ئیسلامیدا بەڕێوە دەچن کاریگەری بنەڕەتیان لە تێکچوونی شوێنی ژینگە لە وڵاتەدا هەیە. بەپێ لێکۆڵینەوە زانستیەکانی زانکۆی تۆرێز ڕاندمانی ئاودێری لە ئۆستانەکانی ئازەربایجان و کوردستان زۆر لە خوارەیە و لە ئاکامدا لە ئاوی پاشەکەوت کراوی پشت بەنداوەکان بە بەهرەوەریەکی کەمتر لە 50% کەڵکوەردەگیرێت لە حاڵێکدا کە ئەگەر ئەو ئاوە بەفی ڕۆچووە بڕژێتە ناو دەریاچەی ورمێوە دەتوانێت کاریگەریەکی بەرچاو بکاتە سەر هێورکردنەوەی ڕۆتی وشکبوونی ئەم دەریاچەیە.
ئەم لێکۆڵینەوە نیشانی دەدات کە دروستکردنی بێسەروبەرەی سەدی مەخزنی لە حاڵێکدا کە ناتوانن لە ئاوی پاشکەوتکراوی پشت ئەم سەدانە بە بەهرەوەری لانیکەم 50% سوود وەربگرن لە زومرەی ئەو پرۆژانە بوون کە لە دەم و دەستگای ئیدارەی دواکەوت و گەندەڵی کۆماری ئیسلامیدا گەڵاڵە ڕێژی کراون و خراونەتە قۆناغی جێبەجێکردنەوە. لە هەلومەرجێکی ئەوتۆدا و لە حاڵێکدا کە نەتەنیا هیچ هۆڵێک بۆ پێشگرتن بەو کارەساتەی کە لە ڕێگادایە نادرێت، ئۆتۆبانی کەلانتەری ئەساسەن بە ئامانجێکی شەڕخوازانە و نظامی لە دەریاچەی ورمێ دروست دەکرێت کە ڕوتی بوونی ئەم شوێنە بە شۆرەکاتێک کە شوێنی ژیانی تەواوی ناوچەکە دەخاتە ژێر کاریگەری کاولکارانی خۆیەوە خێراتر دەکات. لەمڕۆوە کۆماری ئیسلامی بەهۆی کەمتەرخەمی لە ئاست پەرسەندنی ئەم مەترسیە لە ماوەی ساڵەکانی دەسەڵاتدارێتی خۆیدا تاوانباری سەرەکی خێراتربوونی ئەم دیاردەیە. بەڵام ئەیا ڕزگارکردنی دەریاچەی ورمێ ئیمکانی هەیە؟ بێگومان وەڵامی ئەم پرسیارە مثبەتە و پێشنیاری جۆراجۆر لەلایەن توێژەرانی ناوخۆ دەرەوەی وڵات لەم بارەیەوە خراوەتە ڕوو. بەڵام دیارە کە ئەم کارە پێویستی بە میلیاردها دلار هەیە بۆ دابینکردنی هەزینێکی ئەوتۆ، هەر ئەوە بەسە کە کۆماری ئیسلامی گەڵاڵە دژە خەڵک و نظامی و ئەمنیەتەکانی خۆی کە لە بنەڕەتدا لە خزمەت سەرکوتی خەڵکدا بەکاردێن بنێتە لاوە و هەزینەی ئەوان بۆ پرۆژەی ڕزگاریکردنی دەریاچەی ورمێ چەرخان بکات. کارێکە هیچ کات لە ڕژیمێکە لە بنەڕەتدا بە پێشبەستن بە زۆر و سەرکۆت خۆی بەسەر خەڵکدا سەپاندووە چاوەڕوان ناکرێت. ئەگینا هەر ئەو بە میلیاردها دلار سەروەتەی ئەم وڵاتە کە لە پرۆژە ئەتۆمیەکاندا خەرجی دەکەن بۆ ئەوەی ئامرازەکانی پاراستنی درێژەی تەمەنی خۆیانی پێدروست بکەن و لە هەمان حاڵدا هەر بەم هۆیەوە خەڵک لەگەڵ مەترسی گەمارۆ و گوشاری ئابووری زیاتر بەرەو ڕوو ببنەوە بەسە بۆ ئەوەی کە پێش بە کاولبوونی بەشێکی بەربڵاو لە ژینگەی ئەم وڵاتە بگرێت. بەڵام لە ڕژیمێکە جگە لە پاراستنی تەمەنی خۆی بی لە هیچ شتێکی دیکە ناکاتەوە، هەر هەزینەی جگە لەم ڕێگایەدا خەرج ناکات زیاتر لەوە چاوەڕوان ناکرێت. کۆماری ئیسلامی نەتەنیا دژمنی ژیانی ئەمڕۆی زۆرینەی خەڵکی ئێرانە، بەڵکو خەریکی تێکدانی هەلومەرج و ژێرخانی ژیانی نەسڵەکانی داهاتووشە. دەڵێن کە کۆماری ئیسلامی یەکێک لە دزێوترین پەروەندەکانی مافی مرۆڤی لە جیهاندا هەیە. ئەمە قەزاوەتێکی ڕاست و واقعیە، بەڵام هاوکات دەبێت ئەوەش لە بەرچاو بگیرین کە ئەم قەزاوەتە لە چوارچێوەی جیهانی سەرمایەداریدا بەیان دەکرێت کە تێدا هیچ ئاماژەیەک بە چەوسانەوەی بە میلیارد کرێکار، سەپاندنی برسێتی بەسەر 1 میلیارد ئینسان، بێبەشکردنی 1 میلیارد ئینسان لە ئاوی خواردنەوەی پاک، نەبوونی ئەمنیەت بۆ 10 میلیۆن منداڵ، بێکارکردنی 50 میلیۆن کرێکار، ڕووداوی شوێنی کار، جیاوازی چینایەتی، شەڕ و نەهامەتی لەم چەشنە ناکرێت و لە هیچ راپۆرتێکی ڕسمیدا وەکو پێشێلکردنی مافی مرۆڤ تۆمار ناکرێت. لە ڕاستیدا کۆماری ئیسلامی لە چوارچێوەی هەر ئەم جیهانە بۆژوازیەشدا کە تێدا کۆمەڵێک لە مافەکانی ئینسان بەسەر سەرمایەداراندا سەپێنراوە، یەکێک لە گەورەترین دەوڵەتەکانی پێشێلکاری مافی مرۆڤ لە جیهاندایە. ئاشکرایە پێشێلکردنی مافەکانی مرۆڤ لە لایەن کۆماری ئیسلامیەوە دوای خەباتی نۆمانگەی ئەم دواییانە ئاراسێکی نوێی بەخۆیەوە گرتووە. پێویستە دروشمی زیندانی سیاسی دەبێت ئازاد بکرێت، هەڵوەشاندنەوەی حکمی ئێعدام و نەهێشتنی ئەشکەنجە ببێتە داخوازیکی جەماوەری و خەباتکارانە و لە گشت ئاکسیۆنەکاندا زایەڵەی ئەم دروشمانە بەرز بکرێتەوە. هێزی خەباتکار و ناڕازیەکانی دژ بە کۆماری ئیسلامی هەر لە ڕۆژی 25 جۆزەردانەوە دروشمی زیندانی سیاسی دەبێ ئازاد بکرێت یان لە پاڵی باقی دروشمەکانی دژ بە ڕژیم بەرز کردووە و لە ئاکسیۆنەکانی دواتردا درێژەیان پێدا. ئەم دروشمە بەردەوام لە ڕاگەیاندن و بەیانەی تەشەکلەکان و هەڵسوڕەوانی کرێکاری بۆ دیفاع لە ئازادی زیندانیانی سیاسی دووپات کراوەتەوە. ئەمانە کۆمەڵێکی دروشمی ڕەمزی و گرینگن لە خەبات بۆ لە گۆڕنانی کۆماری ئیسلامی.
خاڵێکی دیکە کە لێرەدا دەبێت لە بەرچاوی بگیرێت بریتە لە هێزی بزوێنەر و چۆنیەتی بەرەو پێشبردننی ئەم خەباتە. بێگومان دەبێت ئەم خەباتە بە هێزی کۆمەڵانی خەڵکی خەباتکار و ناڕازی لە ناوخۆی وڵات و بە یارمەتی هێزی کرێکاران و لایەنگرانی ڕاستەقینەی مافەکانی مرۆڤ لە دەرەوەی وڵات بە ئەنجام بگات. لە ماوەی دوو حوتوی ڕابردوودا هەواڵی کۆبوونەوەی لاوان و تازەلاوان بۆ شایی و تەفریح لە شیراز و چەند شوێنی دیکەی ئێران بڵاو بووەوە. سەرانی ڕژیم و ئەمامجەمەکان وەکو ئەوەی مەترسیەکی گەورە ئیسلام و ڕژیمەکەیانی خست بێتە مەترسیەوە کەوتنە هەڕەشەکردن لە لاوان و داوای سەپاندنی سزای قورس بەسەریاندا. لاوان بەگشتی خاوەنی داخوازیگەلێکی ڕەوا و بەتواوی جێگای دیفاع لە بوارەکانی مافی تاکەکەسی سیاسی و کۆمەڵایەتین. بەشێک لەو داخوازیانە بریتین لە ئازادی کۆبوونەوە و بەهرەمەندبوونی ئازادانە لە ئیمکانی تەفریح و ئازادی پەیوەندی خۆشەویستی نێوان کچان و کوڕان. ئەوان خوازیاری نەمانی پۆلیسی ئەمنیەتی ئەخلاقی و یان پۆلیسی ئەمر بمعروف و نەهی ئەز مونکەر و کۆتایی دەستێوەردانی پۆلیسی لە ژیانی خۆیاندان.
ئەوان خوازیاری نەمانی بە دوواداچوونی ئەو لاوانن کە بەبێ ئەوەی بۆ کەسێک گرفت ساز بکەن کاتی فراغەتی خۆیان لەو ڕێڕسم و کۆڕ و کۆبوونەوەدا بەسەر دەبن کە لە سنەتی مرۆڤی پێشکەوتووی ئەمڕۆدا ئەمریکی ئاسایی و جێکەوتووە. ئەوان خوازیاری ئەوەن کە مافی هەڵبژاردنیان لە ژیانی خصوصی و کۆمەڵایەتیدا ڕێزی لێ بگری و بۆیان بە ڕسمی بناسرێت. ئەوان خوازیاری دابینکردنی بودجەی پێویست بۆ بەهرەمەندبوون لە وەرزش و گەشت و گوزارن، لە دەخاڵەتی مەزهەب لە ژیانی خۆیان و لە ئاموزش و پەروەرش بێزارن و خوازیاری کۆتایی هێنان بە دەخاڵەتی مەزهەب و کەسانی مەزهەبی لە ژیانی خصوصی و ئاموزشین و لە یەک کەلامدا لە دەستێوەردانی مەزهەب لە دەوڵەت وەگیان هاتن و خوازیاری ئەوەن کە لە ژێر سایەی حکوومەتێکی سکولار و دموکراتیکدا بژین. بەرپاکردنی جەژنی شادی و خۆشی لاوان نیشانەی ئەو ڕاستەیە کە لاوان لە شێوەی ژیانی ئاخۆندەکان و کەسانی مەزهەبی دەمارگرێژ بێزارن و تەواوی هۆڵەکانی ئەوانیان بۆ سەپاندنی ئەم شێوەیە لە ژیان بەسەر کۆمەلگای ئێران بەگشتی و لاوان بە تایبەتی لەگەڵ شکەست بەرەڕوو کردوێتەوە. ئەم لاوانە کە ساڵەهایە لە بەرامبەر ئاموزش و تەبلیغاتی مەزهەبیدا خۆڕاگریان کردووە خوازیاری ئەو شێوەیە لە ژیانن کە پێشکەوتووترین مرۆڤەکانی ئەمڕۆ لێ بەهرەمەندن. پێویستە جەماوەری خەڵک یارمەتی بدەن تا دەستی ناپاکی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی لە ژیانی لاوان کورت بکرێتەوە. مردم باید پشتیبانی کنین همه با حجاب باشن. وقتی تو میرقصی غم در به در میشه، تاریکی میمیره، شب جون به سر میشه. رقصیدنت یعنی فهمیدن شادی، از شوق رقص تو خوشحال آزادی. جادوی رقصیدن بارونه و شبنم قلبت رو میشوره، از تیرگی از غم. جادوی رقصیدن بارونه و شبنم قلبت رو میشوره، از تیرگی از غم. وقتی که آزادی، آگاهی و هوشیار، بی مرز و محدوده رد میشی از اجبار، از پیل رد میشی پرواز رقص تو. گرمای بودن رو حس میکنی از نو. جادوی رقصیدن بارونه و شبنم قلبت رو میشوره، از تیرگی از غم. جادوی رقصیدن بارونه و شبنم قلبت رو میشوره، از تیرگی از غم. وقتی که آزادی، آگاهی و هوشیار، بی مرز و محدوده رد میشی از اجبار، از پیل رد میشی پرواز رقص تو. گرمای بودن رو حس میکنی از نو. جادوی رقصیدن بارونه و شبنم قلبت رو میشوره، از تیرگی از غم. جادوی رقصیدن بارونه و شبنم قلبت رو میشوره، از تیرگی از غم. زۆر بەداخەوە ڕۆژی دووشەممە 20 پوشپەڕی ساڵی 1401 هەتاوی دڵە گەورەکەی کاک عەلی عوسمانی خەڵکی کانی ئەسپانی ناوچەی گەورەکەی سەردەشت پاش ململانەیەکی زۆر لەگەڵ نەخۆشی شێرپەنجە لە لێدان کەوت و بەم جۆرە دڵی هەموو بنەماڵە و دۆست و ئاشنایانی پڕ کرد لە خەم و پەژارە.
بزوتنەوەی شۆڕژگێڕانەی کوردستان و خەبات بۆ مسوەگەرکردنی مافی ڕەوای خەڵکی کورد و توێژی هەژار و چەوساوە تەنیا بە خەبات و تێکۆشەرانی ناو جەرگەی خەبات نەچکۆتە پێشەوە بەڵکو لەم بەرخۆدان و بزوتنەوە ڕەوایەدا کەسانی زۆر هەبوون کە قورسترین ئەرک و زەحمەتیان لەسەر شان بوو و لە ڕاستیدا کۆڵەکەی ئەم شۆڕشە بوون بەبێ ئەوەی هیچ تەوەقعێکیان هەبوێت. کاک عەلی نمونەی یەکێک لەو مرۆڤە شەریف و دڵسۆزانە بوو کە ئەرک و کار و زەحمەتی زۆری کێشا. کاک عەلی دۆست و لایەنگری کۆمەڵە و لە قوڵایی دڵەوە کۆمەڵە خۆشەویست بوو. ماڵی کاک عەلی بەردەوام خانەخۆی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و ڕێبوارانی ڕێگای ئازادی بوو. لە دەستانی کاک عەلی خەمێکی گەورەی بۆ هەموو خەڵکی ناوچەکە و ئازیزانیە. بەم بۆنەوە لەلایەن تەلەڤیزیۆنی کۆمەڵە و سەرجەم کادر و پێشمەرگەکانی کۆمەڵە سەرخۆشی خۆمان ئاراستەی هەموو ئەندامانی بنەماڵەی بەڕێزی کاک عەلی و خەڵکی ناوچەکە دەکەین و خۆمان بە هاوبەشی خەمیان دەزانین. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. بەڵێ بینەرانی عزیز بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمە هەفتەیە ئێمە و بینەران زۆر سپاس بۆەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون چاوەڕێ نامە و ئیمەیل و پەیوەندیەکانی تەلەفۆنیەوەی ئازیزین بۆ هەرچی زۆرتە ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و پەیام و ڕاو بۆ چوونەکانتان باس بکەن. هەر شاد بن ماڵەوە.